هەی من هەموو عمر و ژینم لە ڕێی تۆداناتی بەسەر چوو ئەجەل دەبۆت وەش وەک وەوناتی لە ڕێگای عەشقیەودا زۆرم تووشان ناتی لە چاوەڕوانیت ئاوید و چاومان ناتی خەم لە تێگایە تۆدا هات بەڵام تۆ ناتی کە تۆ خۆری لە بەختی منە بۆ ناتی تۆ خەونێکی شیرینی جوانترین بەسەر هاتی چەند جار خەونم پێوەدی ناتیت و ناتی بێئاگا لەوەی نییە تووشم دەبێت ناتی بەشی فایدە دوزامی ئەتۆ بووی بۆ ناتی چاوم لە چاوەڕوانی چاوەکەم بۆ ناتی دڵیشت تا مەزرۆیە عەزیزم بۆ ناتی دڵیشت تا مەزرۆیە عەزیزم بۆ ناتی مەشغوڵە بەیادی حەزرەتی دڵدارەوە بێخەبەرە لە حاڵی ئاشناوە خیارەوە هەموو ژین و ژیانم دا بەدەست و یارەوە شێدر و دڵدە دڵەڕاق ڕووخارت مەشارەوە بە کۆچت تەحسەیە کرد پستەنەوەم شارەوە خەفەت لە من دوور نابێ کەوتمە ژێر فشارەوە آخر خەفەت چی دەوێ بە منی هەژارەوە ژینم هەمووی پێکاتوە لە خەم و پەژارەوە ژینم دا بەدەست ئەو خات و حەجول و هارەوە گوڵم بۆ تۆوی باغی ژین و دڵداری دەوێ ئەمن ئەتوۆم بۆ ئەوینێ عمری یەکجاری دەوێ گوڵم بۆ تۆوی باغی ژین و دڵداری دەوێ ئەمن ئەتوۆم بۆ ئەوینێ عمری یەکجاری دەوێ یار دڵ ڕەخا عاشقی دڵ بە ئازاری دەوێ یار بێ ڕەحمە ئێستاکە عاشق غەمباری دەوێ یار بولبولە بەس بەڵام دڵی گوڵزاری دەوێ یار یاری بە یار دەکا یاری بێزاری دەوێ یار یاری بە یار دەکا یاری بێزاری دەوێ تەماشای وێنەکەم کە وێنەی گەنجیم فەوتاوە بەدیتنی هەرچەندە بەس بەدڵ تازەلاوە لە عەشقی تۆ بەولاوە دڵم بوو بەکەلاوە ئەم عەشقا لە سەڕیەتە دەلایەکە بەملاوە دە گوناهی من چیە کە منت وەلاناوە پێم بە گەورەی خودا و قورئانی دەستمەلاوە نێوان من و تۆدا تۆماسی سرداناوە لە نێوان من و تۆدا تۆماسی سرداناوە